إجازة هز؟ سلام خاسن خسرناون سلام دايجان خاسي خسرناون مزاحم تانيم دايجان أم تونا لك يوها بدارو ما يمكن يوم الصوم قلبتان ساق واقعا سريف وشيرين وجوانا فرو خانم بخشر الوكي مرة مزاحم تعمو من الآن ده كونسرتي هذا اسمه إذا حزة كم كانت جديد بيتنا وكونسرتك بتم برتوانا أنا زينكو كم بو خان مكان بو نسل جديد البروي مروحات مكمل لبارة تونو لبارة قراني كليك أي خوينن بو مخصبكي كبتهم استفادة كم والله تون جيالو كهنريكو درامتي كيشس بومان لدايكو دايغورا كامانو مجيكا بعد رنجلي شر رنجلي كنك بروح يخان مكان جنبي مثبتي كي هز دروسا دايجان حتى كم تجدوا بيتم بو بيجيلا باش بانشا اسم أرى والله بير مالك فاوك وشوا كليلا وبان درقاي حوشوا بير مالك دكيت الستا قورة دابيوتك بخوا هوال فرستا ده سو خش في ده استعان خش في ليلى ليلى يا رولا ليلى يا ليلى ليلى يا رولا ليلى يا شوقار درنقا بو خونا يا ليلى ليلى يا شاي أولان داياني بيني رولقيان مرقي من هذا هيك تو مثلا دف بيت لأولتك معنا من بيسمتك تو بيسيتك زيلانا أو شابه تو من هاتم با هاوکاری ئەم نوازەندەگەلە و گروهێکمان جەمع کردەوە کە تایبەت بۆ ژنانە کارگەلێ فلکلۆرە شارە سنەمان زیگەوە کردەوە نمونەیەک وەک بەرتۆنانە بوو کە لە شارێ ما خەرەی بوو لە بیرە چواوە یەکێ لە هەدەف ئێمە ئەوە بوو کە شارێ بەرتۆنانە زیندگەکەینەوە بۆ خانمەکان شارەکەمان بەرتۆنانە شارگەلێ فلکلۆر بووگە کە دایگەلە و دایگۆڕەگەل ئێمە لە ناخ دڵەوەنەوە تیاگە ئەگەر خەمێ ئەحساسێ مشکلاتێ دووریک بووگە لە ئەوجە سادگی و ئەحساسە بە ئەو ورەورە کەژە لشیانەوە هاتگە شارەکەیان داگەسە دەرەوە ئەمە خەرێک بوو لە بیر ئەچواوە کە ئێمە بە ڕیتمێ کامەڵان فلکلۆرە و ئەجرامان کردەوە تایبەتی لە کۆنسەرتەکانە قاڵێکمان هاور چون ئەو ژنە دایەی من دایە گەورەی من وەختێکە قاڵی دروست کردگەم هەمزەمان تەک قاڵیەکە ئەم شعری وتکە ئەم گۆرانێک لێ تکرارەوە کردگەسەوە ئەوە یەکێ لە هەتەفکە لە کار ئێمە بوو کە بە ئەستەقباڵێ فرۆ ئەجرا بوو هەدەفێ دوومانیش کارە لایەلایەس لایەلایە کە کارێک وە مەخسووسە ژنە مەخسووسە دایکە دایکی بۆ مناڵی دایکی بۆ جگەر سوتیاوی دایکی بۆ دوور لە مناڵەکەی کەفکە ئەمانە
بە سوورەتێک کامەڵەن حسی بە سازە دیوانەوە لە ناو کۆنسەرتەکە ئیجرامان کردگا. خوشمەدیان ئایسێمە هاینە سەرخات باوە سیدە گەرەکم بوو لە خصوصیات سید لە ئاوای سەڵواتاوە الآن شناخته شده سەڵواتاوە بە چاوە مهمترین شت ميشان حتى كان بسؤالة ئافرین ئەگەر ئاگایی تەواعاتێکتت لە مۆردۆ فەرمی مەمنونتەوە صوتوا ساي السيد بحد جور بحد قوية بحد موسيقية غنية بحد قوية فقط ناتوان بيجين صوتوا هر كردي لسراسر دنيا كشور كفقط هيك لسراسر دنيا هر كردي بحث وقت بحث موسيقيات كلن موسيقية كردي بنوصل اليسار وشناسن بخش شكل كلامك أمش قوري السيد نظام الدين باوكي سيد اليسخر كردستانية إن شاء الله خوا عفو يان كان روح يان لجنة شاد به كان يقول يان سادو بنيام قال خاص يا خوا عفو يانكا خوا عفو يانكا ماوەی چەند ساڵە هامەنەو گروپبانەوانە لە شار سنە شرکەتم کردگە و ئەلان بە مدەت 6 ساڵە هەمەتک کە گروه خاتۆزیلانە مەشغول فعالیتم و هەمچنین لە بنەماڵێ مامۆستا خوا لێ خۆشبوو سەید ئەلیەسغەر لە تەنیای خۆما حەزەکەم حەز دەرونی حەزەکەم مەسەڵەن وەختێ تەنهام دانیشم گوێچکە بم لە ئاهەنگکان باوام سەید ئەلیەسغەر کوردستانی و خوا لێ خۆشبوو باوک خۆیچم کەیسە لە جەممانە نەماگە فەوتی کردگە زۆر سای نزیک بە سەید ئەلیەسغەر بوو دانیشم لە تەنهایی گوێ لێدەم بەڕاستی من هەر خۆم کچێکم هەست خوای چەندێک کە نیشکەکەم خۆشکەرەکە موسیقیشم بە ئەنازەی ئەو کچمە خۆشکلێتێ یعنی غەزای ڕۆحمە الو سلام زیلانگیان خاسی خەستە نەوی وەختۆ بەخێر خاسی عزیز خۆشبی ئەوە ماتڵتانم تەرمینەکەی ئەمڕۆ بێنی بۆ لێرە نا ئاموزشکە ئای خەتمی وتی ئەمڕۆ کلاس مانس ناکردیێ بێرەوە ئەوە چایی و ئەوە میوە و ئەوە هەرچی شتە ئامادەی پەزیرایم ئای خوا قەزە دەبێرەوە های نەخەمەت تا عزیز بێرەوە فەرموو خوا قەزات خوا حافزۆ بێ ئەمەی چ لەمە فرمو عزیز فرمو ای چۆنی جازەی مێشا بەدەست ئێوە و سەڵام چۆنی ئەی یاخوا بەخێر ویشا لاخان خاسی هزات بخش همیشه زحمت خاسی خاسی سلام خاسی سلامتی یاخوا بەخێر بێن سلامتی بان چاو نا باوە ئەو چ قسێگە یاخوا بەخێر بێن وتم ئای خەتمی نەوگە موەسسەگەی شلۆق بووین ڕۆتم با لە ماڵا بێ یاخوا بەخێر بێن دێن نەفەسی تازەکەن و سازەکانتان دەربێرن و چای بخۆین یا نەخۆین زیلاخان خۆشبی یاخوا ندردم ويني درد دارانا ندردم ويني درد دارانا نظامم واكو كسيمارانا نظامم واكو كسيمارانا طبيب غامض
یەکێ لە ئارزوگەلم ئەوە بوو کە زەمانێک شانسێک مۆقعیەتێک بۆ من پێش بێت کە بتانم لە زمینەی موسیقیە کارکەم چ بەسا بارها وەختی گروهگەل موسیقی مەدی وەک گروهگەلێک کامگارەکان یا باقی گروهگەلتر ناخوداگاه دەستمە کردە گیریان و ئارزوم بوو کە یەک ڕۆژ حتا ئەگەر یەک ڕۆژ لە عمرم ئەگەر باقی ماوێ بتانم لە تەک مەجموعەیەک نوازەندە بۆ من فەرقێکی ناکرم نوازەندەگە لە کێ بن چه حد حرفەیی بن لە کوێنە بن ئەهلە چه وڵاتێ بن حتا خواهشم کرد لە گروهگەل موسیقی کە فعالیەتیان بوو فقط ئیجازە بن من بڕم لە نزیکەوە و سازەکانیان ببینم لەمسیکەم هەیبێنن بێنن کە زاوە بێنن هەیبێنن بێنن کە زاوە بێنن یارە مندا ئەڵڵا دڵی مەشکێنن یارە مندا ئەڵڵا دڵی مەشکێنن يارم من داو الله ضلي مسكين يارم من داو الله ضلي مسكين ئەوەڵین تەجروبەی گروه نەوازیم لە گروه بانوان ڤیانا بوو بە سەرپەرستی خانمە تەبیبی کە لێنە هەر سازی سنتورمدا لێ ئجاگەل متعددمان بوو تەکۆ گروها گروه موفقێ بوو نەوازەندەگە لێ فرەخاسێکی تیا بوو منتها من بە دەلایلێک کە حەزمە کرد تەنەڤۆ بێ لە سعای خوانندەکەمانە وارد گروه چریکە بووم کە لەو ئانە خوانندەی گروه چریکە هەر زیلان خانم بوو فرە حەزم بە دەنگی کرد دەنگیم فرە بەدڵ بوو یانێ کامڵەن حسی پێم ئەدا ئەو حسە کە ئەیدا بە من باعث ئەو کە بتوانم فرە خاستر ساز لێ بم ئەگەر قەرار بێ دنیا نەمێنێ سێ چت بۆ من فرە مهمە من و سازەکەم کوڕەکەم مهرەبانی سازی سنتور موسیقی تەنهاییە